هاوڕانی تەکنۆلۆژیین سلااوتان لێبێ بەخێر بێن بۆ وانەیەکی تر لە خولی فێرکاری پایتۆنی سەرەتایی. لە ڤیدیۆ پێشودا سەبارەت بە فانکشن قسەمان کرد. تێوریەکەیمان باس کرد، زانیمان کە تایبەتمەندیەکانی چییە و بۆچی ئێمە بەگشتی بیر بە نووسینی فانکشنەکەینەوە. بەڵام هەتا دەست نینە کۆد و دەست بەکار نەبین دوان فێر نابین. بۆیە لە ڤیدیۆی ئەمڕۆدا ئەمە زیاتر کۆد لێ ئەین و دەستمانی پێڕاهێنین و لە ڤیدیۆی داهاتوودا یک دانە کایی بچووکی پێ دروست دەکەین. زۆر باشە با بەبێ کات بە فیرۆدان دەست پێ بکەین. ئەگەر لە بیرتان بێ وتمان کە فانکشن بە دف دیاری دەکرێت. تا لێرە بکەن ڕەنگەکەی گۆڕا، ئەمە نیشانەیە کە دف لێرە یەکدانە کیوەرد یەکدانە سەروشەیە و پایتۆن ئەیناسێتەوە کاتێکە دف ئەنووسین. بنەمەوێت فانکشنێک بنووسم یان بەرنامەیەک بنووسم کە سلااو هەڵپرسی بکە. تا لەمە بکەن ناوی ئەنێم greet واتە هەواڵپرسیکردن. وتم کە کەوانەکەمەکەمەوە و جارێکە هیچ نانووسین. ئێوەش بۆ خۆتان بە بەشی بچووک بچووک بنووسن، ڕانی بکەن، جێبەجێ بکەم، زانن چیتان پێ نیشانەیە. ئەمجا ئەو کاتە شتێکی تری پێزیاکان شتێکی تری دەکەم کەنەوە هەر ئاواهی واهی زیاتر دەستان ڕادێ. ئەستا هیچ نانووسین، کەوانەکەکەینەوە دەیەخین دوودانە نقطەکە دانین ئینتەر لەین. تا لێرە بکەن ئەها خۆی ئیندەنتێشنی بە شێوازی دیفالت بۆی دانا. ئێستا ئەڵێم print hello سوزان world یان با بکەین بە کوردستان hello کوردستان. ئێستا بامە ڕانکەیم زین چیە بێت. هەرو جۆرێکا بینن هیچ نابێ بۆ چونکە ئێمە جارێکە نەهاتوین فانکشنەکەمان بانکین. لێرەیە ئەم دفەی کە دی وتێتی زۆی زۆر باشە، ئەمە بڵاوە هەواڵپرسیکردنەکەت. وەکو ئەوایە کە ئەگەر نمونەی نانوەرگرتنەکەتان لەبیروێ ئێمە تەنیا نانوەرگرتنەکەمان فێر کرد، بەڵام پێمان نەوت بڕۆ نانوەرگرە. ئەمە شتێکی وایە. ئێستا دێم بانگی یەکەم. چاو لێرە بکەن ئەها لە یەک ڕاستایە دێفەکە و بانکردنەکەی ئەبێ لە یەک ڕاستای ئالێرەیە ناینووسم ئالێرای نووسم. ئەگەر من تەبلێ بم 4 دانە سپیس دێتە ئەملاوە بەکسپیس لێ بم ئەیسڕێتەوە. هەڵێم کە ئاوا هیچ بانگەکرێ ناوەکەی نووسم و کەوانەکە داخەمە و ئەکەمە و دایەخەمەوە. ئێستا ئەمجا بابین ڕانی بکەین نووسیتی هەڵۆ کوردستان. ئێستا با کارێکی تر بکەین. لەرە ئەنووسم نیم باشە ئادی با لەرە ناوێ بنووسین ناوی سۆزان. هەردیسانەوە پێمانەڵێ کە هەڵۆ کوردستان. بۆچی؟ چونکە هیچ شتێکمان نەماوتوە ئەم ناوە کامیانی ناوەکەمان دیاری کردو، بەڵام لە ناو ئەم کۆدەی کە لێرەیە نووسیمانە هیچ ئاسەوارێک لە نەیمەکە نییە، بۆیە هەر هەڵۆ کوردستانمان بۆ پرینتەکاتەوە. با کارێکی تر بکەین. من بەجێی کە بڵێم هەڵۆ کوردستان ئەم کاراکەم هەڵۆ ئەمجا دووە ئەو نەیمدا ئەنێم پلاس ئەم هێمای سەر سوورمانە. جا ئەگەر چاوی لێ بکەن لێرەیە من هاتووم کامامدانا لێرە ئالەم هێمایە کاڵکەم وەرگرتووە توانم چەند سەرچێکی بۆ بکەن بزانن کە هۆکارەکەی ئەنەوەی کە خۆم لێرەیە پێتانەڵە. کاتێک کە ئەم کامایە دائنین خۆی بە شێوازی دیفالت بە شێوازی پێشوەختە دێ فاصلە دائنێ لە نێوانیان، بەڵام کاتێک کە واتە بۆشاییەکە خاتە نێوانیان، بەڵام کاتێک کە من لەم هێمای کۆکردنەوە کاڵە گۆرەگرم ڕێک بێکەوە ئەیان لکێنێت، واتە هیچ بۆشاییەک لە نێوان ئەم نێمی کە لێرەیە و ئەم هێمای سەرسوورمانە نییە. ئێستا با کۆدەکە ڕام بکەین. هەرو جۆرەی کابینن نووسێتی هێڵۆ سۆزان. هاتووە چی کردووە؟ ئەمەی دیوە ئەم بەشە وتێتی دەی زۆر باشە، ئەمە فانکشنەکە و ئەمەش کۆدەکە کەوتێتی پرینتیوە کە باشە. ئەمجا چای بەما کردێت کە ئەڵێ کە فانکشنی گریتم بۆ بانکەکە. ئەمجا دێتەوە ئێرە پرینتەکەمان بۆ جێبەجێەکات و لێرەیە سۆزان لە جێگای نیم هاتوواتە لێرەیە ئەوە فلەشبەکێک دەکاتەوە بۆ ئەم نەیمی کە ئالێرەیە. ئەمجا ئەی خاتە ناو پرینتەکەەوە. چاو لەکەن لێرەیە هیچ بۆشاییەکی دانەنا. ئێستا من ئەگەر بەجێی ئەم هێمایە
ئێم و دیسانەوە کاما دابنێم بەرن چاو لە جیاوازیەکەی بکەن ئێستێ هات بۆشایی بۆدانە من یەکڕاست ئەمەم کرد ئەیشتوانم کارێکی کە بکەم بۆ نمونە ئالێرە یەکدانە بۆشایی دابنێم بە سپیس زیاترە بێ یان کارێکە بکەین پێم وایە باشترین کار هەرەوەیە کە ئەم ئێمای کۆکردنەوە دابنین کە ڕێکوپێکی ئێستا ناوەکە گۆڕم ئەیکەم بە نیگار بۆمانە گۆڕەی کا بە نیگار دیسانەوە ئەم نیگارە خاتە جێگەی ئەم ناوەکەش خاتە جێگای پرینتەکە کارێکە کە یەکەم ئەڵێم گریت ژینۆ بۆ نمونە ئەڵێ لاو ژینۆ ئەمجا ناوی ژینۆمان بۆ پرینتەکاتەوە کارێکی جوان کە ئەتوانین ئەنجامی بین ئەوەیە کە هەموو کات بۆ فانکشنێکە ئینووسین کامنتدا بنین بۆ کاتێکە کەسێک دێ کۆدەکەی مایخوێنێتەوە سەری لێ نەشێوێ بزانێت کە فانکشنە چیەکە بۆچی نووسراوە جا من دەم سێ جار ئام هێمای کۆتیشنە لێ ئەم ئەمجا ئینتەر کە لە ئێم خۆی بە شێوازی دیفالت دێ هەندێک شتە نووسێ بۆ نمونە پارامێترەکەی نیمە لێرەیە تایپەکەی دیسکریپشنە بەڵام چون ئێمە لێرە پرینتمان نووسی و ریتێرنمان نەنووسیوە نانی نووسیوە واتە هیچ شتێک نەگەڕاوەتەوە ڕاستە خۆ دەست بەجێ پرینت کراوە بەڵام خۆمان ئەتوانین لێرە بیسرینەوە و شتێکی جوانتر بنووسین دیسانۆ تەب لێ ئەم یەکجار کلیلی تەب لێ ئەم کا بێتە ئەملاوە لە ڕاستای ناوەکەیە بێ من نووسم this function ئەم فانکشنە says hello to someone ڵاو لە کەسێکەکە و ئەمە کارێکی جوان و باوە کە بەرنامە نووسەکان و پرۆگرامەرەکان ئەنجامی با کارێکی تر بکەین بە چەندین جۆر ئەم فانکشنە تاقیەکەینەوە ئێوەیش بۆ خۆتان بە شێوازی جۆرا جۆر بینووسن و ڕانی بکەن جێبەجێ بکەن بزانن لە شوێنێکە سە چواردانە ئێرۆر با بخۆن ئەو کاتە کە ئێرۆری پێدان باشتر لێ تێگەن چونکە مەجبورە بن کە بێن و بیری لێ بکەن و بزانن ئەم ئێرۆرەی بۆچی داوە با فانکشنێکی تر بنووسین این فانکشنەکە نووسین کە ژمارە ئەرێنیەکانمان بۆ بگەڕێنێتەوە چیەکات ئەنووسم def is positive جا بە گشتی کارێکی باوە کە ئالێرەیە ئێمە ئەندەرسکۆر دابنین واتە بەجێ ئەوەی کە یەکجێ پێکەوە بیلکێنین ئاوای ئەلم ئەندەرسکۆرانی بۆ دابنین و ئەمە پێی ئەوترێ کە بە شێوازی سنێک کەیس نووسراوە واتە لێرە بە ئەندەرسکۆر لە یەکیان جیا کردوتەوە ئەمجا لێرەیە پارامێترەکەم نامبرە واتە ژمارەیە دو نقطەکەی بۆ دائەنێم ئەڵێم ئەگەر نامبەرەکەم گەورەتر و یەکسان بێ لە سفر وەرە تروم بۆ ریتێرن بکەرەوە واتە پێم بڵێ کە دروستە ئەگەر وانە بوو واتە بچووکتر بوو لە سفر ریتێرن ببورن فالسم بۆ بگەڕێنەرەوە ئێستا دێم چیەکەم با هەر بە خاڵی is positive بنووسم بانگی بکەم دیسانەوە با چاو لەم تایپ ئێرۆرە بکەین وتێتی ئەم is positive پێویستی بە یەکدانە پۆزیشنال ئارگیومنتە ئێستا لێرە ئێمە یەکدانە پارامێترمان هەیە بە ناوی نامبەر باشە لە پۆزیشنی سفرایە ئەگەر بۆ نمونە ئالێرەیە مەسەن شتێکی ترمان ببوویایە ئەمە ئەبوو بە پۆزیشنی یەک ئارگیومنتیش بە گشتی بە بەهای ئەو پۆزیشناڵن واتە وا بزانن کە لێرەیە نامبەر من نووسیمە 5 بۆ نمونە ئەمە لێرەیە پارامێترەکەمانە ئەم 5 لێرەیە بێتە ئارگیومنت کارمان بۆ نییە وتوێتی کە لە بیری چۆ ئەوەیە چیمان کردە ئەبووە لێرە بۆ نمونە 5مان بنووسایە بۆچی ینی ئێمە پاتینە ئارگیومنتێکمان بە جێگای ئەم پارامێترە دابنایە دیسانەوە ببینین کە هیچمان پێ نیشان نایە بانگیشمان کردو بەڵام هیچ نیشان نایە
بۆچی چونکە لێرە ئێمە ریترنمان کردووە ئەمە وەکو چی وایە با بگەڕێنەوە بۆ نمونەی نانوەرگرتنەکە جاری پێشوو پرینتمان نووسی بوو بەڵام بانگمان نەکردبوو واتە پێمان نەوتبوو کە بڕۆ نانەکە وەربگرە ئەم ریترنا وەکو ئەوایەکە فێری منداڵەکەی بکەین بڵین ئەرێ تۆ فێر بووی کە چۆن نانوەرەگیری ئەگەر جارێ من پێم وتی تۆ ئەزانی یان فێر بووی ئەویش ئەڵێ ئەرێ فێر بوو ئێستا بۆەوەی کە پێی بڵێن کە هەستە بڕۆ نانەکە وەربگرا ئەبێ لێرەیە ئێمە ئەم پرینتە بنووسین واتە هەتا پرینت نەنووسین هیچمان بۆ نیشانایە چاو ئەلەمە بکەن ئەمجا ئەڵێ ترو ئێستا من بەجێی 5 ئەنووسم 0 دیسانەوەڵە ترو ئەم جارە بەجێ 0 ئامەدانە منفی 5 ئەم جارە ئەڵێ فالس بۆچی وتێتی فالس چونکە هاتووە ئەم منفی 5 تۆتە جێگەی نامبەرەکە واتە ئەم 5 لە پۆزیشنی سفرایە خستوێتی جێگەی نامبەرەکە هەر کەویش هەر لە پۆزیشنی سفرایە ئەمجا هاتۆ نامبەرەکەی خستۆتە ناو کۆدەکەوە ئایا ئەو نامبەرە کە منفی 5 گەورە ترو یەکسانە لەگەڵ سفر ئەگەر بەڵێ بوو ترو بگەڕێنەرەوە ئەگەر نەخێر بوو واتە هەر شتێک جگەلەوە بوو ئەوە فالسم بۆ بگەڕێنەرەوە ئەم ئێستا بۆچی ئێمە لێرە پرینتەکە نانووسین چونکە هەندێک جار لەناو بەرنامەکانە ئێمە پێویستمان نییە کە دەست بەجێ وەڵامەکەمان پێ بڵێت جاری وا هەیە کە ئەمانەوێت لە شوێنێکە ڕای بگرێت کە لە داهاتوودا کەڵکی لێوەربگرین وە پێویستمان نییە کە وەڵامەکەی ناو ئەم کۆنسولا بێ پێمان نیشان بە بەڵکو وەڵامەکەی خۆی ناو مێشکی خۆی حسێبی کە هەتا شوێنێکە ئێمە بۆ نمونە ئەو فانکشنە لە شوێنێکی کە بانگەکەینەوە ئەمجا وەڵامەکەیمان پێویستە وەڵامەکەیمان بۆ هەڵگرێت بۆی بۆمان بخاتە ناو کۆدێکی ترۆ بۆ نمونە ئەم بەرنامە توانین بە شێوازێکی تریش بینووسین کە زۆر زۆر ئاسانترێکە بە ئەمە بسرمەوە هەر ئەم def یا define is positive ئەمجا نامبەرێکمان هەیە ئەگەر من جا ئەها لێرەیە هاتوۆتە ئێرە لێرە زەربەکەشی بۆ داوم وتێتی expected and indented block after function واتە ئێمە لێرەیە دووە فانکشن ئەبێ indentation-مان بێ یەک جار تەب لێ ئێمە 4 جار سپیس لێ بەم خۆی ئەهێنێتە ئەملا ئەنووسم return number کاتێکە number گەورەتر و یەکسانە لەگەڵ 0 ئیترەمە تەواوە ڕێک ئەو وەڵامەمان پێ نیشانەیە ئێستا من ئەڵێم بۆم پرینت وەکە is positive 11 بۆ نمونە ئۆی چیم کردەوە ئەڵێ true ئەڵێم منفی 2 ئەڵێ false بۆچی چونکە بەگشتی وەڵامی شتێکی ئاواهی کاتێککە ئەم ریترنە ئەو شتێکە لە دوا ریترنەکە نووسراوە دروست بێت خۆی ئەڵێ true ئیتر پێویست ناکە ئێمە مەرجی بۆ دیاری بکەین ئێستا شتێکە لە ببوو بە 4-5 دانە هێڵ ئێمە لە یەک دانە هێڵە کۆمان کردەوە ئێستا بۆ نمونە لێرە بنووسم 0 ئەڵێکە true ئەو کارێکی کە بکەین ئەمانەیە فانکشنێک بنووسین کە 2 دانە ژمارە وەربگرێت باشە هەر کامێک لەم 2 دانە ژمارەیە بە هێزی 2 بگێنێت واتە ئاواهی بێ بۆ نمونە 2 بە هێزی 2 واتە 2 جار 2 لە خۆی زەرب بکەرەوە وا دیسانە وەڵامەکان بێک و کۆ بکاتەوە جا ئێستا ئەنووسین ئەزانن کاڵم چی def ئەمجا دیسانە بە شێوازی snake case ئەنووسینەوە sum of squares ئالێرەیە ئەیمان هەیە و بیمان هەیە ئەم 2 دانە ژمارەی ئەی و بیە مەبەستمانەکە لە داهاتوو بە هێزی 2 بیانگەێنین ئەمجا وەڵامەکانین پێک و کۆ بکەینەوە دوو نقطەکە دانێم ئەم ئەیە لە پۆزیشن یا ئیندێکسی سفرایە ئەم بیە لە ئیندێکسی یەکایە ئێستا ئەڵێم ئەمەم بۆ ریترن بکەرەوە ئەی دوو جار ئەمە ئەلم هێما ئەستێرێ دانێم بە واتای هێز خۆی ئەەکەمەوە لەگەڵ بی ئەویش خۆی 2 جار بە هێزی یەک جار بە هێزی 2وەکە نەک 2 جار ئەڵێم ئەم بۆ ریترن بکەرەوە ئەمجا دێم ئەڵێم پرینت وەکە sum of squares بەجێ ئەی ئەنووسم سێ بۆ نمونە بەجێ بی ئەنووسم 4 ئێستا با پرینتی بکاتەوە 25 چی کردووە
3 بەهێزی 2 کاتە 9 4 بەهێزی 2 کاتە 16 16 9 بێ کۆکۆ کردوەوە بۆتە لێرە بۆتە 25 ئەمجا گۆڕمەکەم بە شتێکی کە بۆ نمونە 5 لەگەڵ 2 کردوێتی 29 5 بەهێزی 2 کاتە 25 2 بەهێزی 2 کاتە 4 5 و 25 و 4 کاتە 29 ئێستا لەرە کارێکەکەین کە بەکارهێنەر بتوانێت ئینپوتمان پێبات هەرم حاڵەتەیە باشە بەڵام بەجێ کە لێرە بینوسین ئاوا هیلەکەین ئەڵێن نامبەر 1 یەکسانە لەگەڵە ئینتێجەری ئینپوت واتە ئینپوتەکەمان ئەکا بە ئینتێجەر کاتێککە ئینپوت بەبێ ئەم ئینتێجەرە لێ ئین خۆی ئەیکا بە سترینگ و ئێمە زانین کە سترینگ ناتوانێت لە ئۆپەراسیۆنە بیرکاریەکانە خۆی دابنێت هیچ واتایەکی نییە بۆیە پێویستە کە بیکەین بە ئینتێجەر ئێستا ئەڵێم کە enter the first number نامی 2 یا نامبەری 2 ئەمە جوان بینوسم integer input ئەمجاڵم enter the second number ئێستا لە ریزالتە واتە گۆڕاوێک دانم بە ناوی ریزالت ئەڵێم لەم فانکشنەی کە من نووسیم باشە وەرە بەجێ A نامبەری 1 دابنێ و بەجێ B نامبەری 2 دابنێ ئەمجا ئەڵێم کە print بۆ ناتوانم بڵێم sum of squares ئەم کامایدانم ئەمجا بڵێم result با پرۆسەکە چاو لێ بکەین چۆنە ئاوا دێتە خوارەوە یەک کە هەشتەگە دووش کە هەر هەشتەگ بەواتای کامنتە سێ هیچی تیانە نووسرا 4 دێف ئەها پس ئەمە یەکدانە فانکشنە ناوەکی چیە sum of squares squares بە و ژمارە ناڵن کە بەهێزی 2 گەیشتوێتن سامی ژانی کۆکراوی ئەو ژمارانەی کە بەهێزی 2 گەیشتن ژمارەکانمان چین یا ئینپوتەکانمان چین A و B A لە پۆزیشنی یەکە سفرا B لە پۆزیشنی یەکەتی زۆر باشم جا دێتە خوار و نووسێتی ئەم A و B ئازانی ئەمە ئەیەکە بەهێزی 2 بگێنن بە تەوانی 2 بگێنە یەکەش بە تەوانی 2 بگێنە ئەمجا وەڵامەکانیان پێکەوە کۆبکەرەوە دەی زۆر باش ئێستا فێر بووە ئازانەیە بە چی بکات ئێستا ئەمجا دێتە هێڵی 6 هیچی تیانێ دێتە هێڵی 7 ئەبینی کە لە فانکشنەکە هاتوۆتە دەرەواتە ئەمە جیایە لە ئەو دەستە کۆدەی کە هی فانکشنەکە بوو و توێتی نامبەر 1 لێرە ئەو ئینتێجەر و ئینپوتا بینێ ئەڵێ زۆر چاکەوە دیارەکە بەکارهێنەرێک پێویستەکە ژمارەیەک یان ئینتێجەرێکمان پێ بڵێ بۆ نامبەری دوو شەر بەو شێوازە ئێستا دێتە هێڵی دەوە ئەبینی کە گۆڕاوێک دانراوە بە ناوی result ئەتووە ئەمەی بان کردووە و توێتی ئەم sum of square ئەم فانکشنێکی ئێمە لەرەیان نووسیمان نامبەری یەکی داناوە بۆ A نامبەری 2 داناوە بۆ B ئەمجا دێ ئەمانە ئەگەڕێنێتەوە یعنی فلەش بەکێک لێ ئەیاتەوە دێتەوە سەر فانکشنەکە بەجێ نامبەری 1 بەجێ A نامبەری 1 خاتە جێگەی A نامبەری 2 خاتە جێگەی B پرۆسەکە ئەنجامەیات ئەمجا ئەیخاتە ناو ریزالتەکەەوە ئەمجا ئێمە لێرە داوای لێ ئەەکەین ئەڵێن ئەم شوێنی کە ئالێرە ئەیبینن ئام شتێکە لێرە بینن و هەر هەمان بانگکردن یا بانگێشتکردنی فانکشنەکەمانە وی لێرە کە پرینتیەکەینەوە ئەم پرۆسێمان بۆ ئەنجامێت ئێستا بە ڕاند لێبین فرست نامبەرەکەمان بۆ نمونە ئەنێم 3 سەکەند نامبەر واتە ژماری دوم 4 ئێستا لێ sum of squares ئەکاتە 25 3 بەهێزی 2 کاتە 9 4 بەهێزی 2 کاتە 16 ئەمجا دە پێ کۆکۆیان ئەکاتەوە کاتە 25 هەر لەگەڵەوەی پێشوو جیاوازێکیە بوو کە لێرەیە بەکارهێنەر هاتووە ژمارەکانی داوە بابێن فانکشنێکی تر بنووسین ئەمانەوێت فانکشنێک بنووسین کە بۆمان دیاری بکات ژمارەیەک ئایا جوتە یان تاکە ئەڵێن define is even بە واتای جوتە n ئەمە ژمارەیەکی پێ n بێت ئەم ئێنا ئەبێ بەرنامەکە دیاری بکات کە جوتەیە تاکە ئینتەر لە ئێم ئەڵێ ریترن ئەگەر لە بیرتان بێ لە ڤیدیۆکانی پێشووتردا بۆ نمونە
ئەو کاتانەی کە باسی گۆڕاوەکانمانە کرد یان باسی کردەهێماکانمانە کرد بە تایبەت قسەمان لەسەری کرد بۆ ئەوەی کە بزانین ژمارەیەک جوتەیان تاکە دین ئەو ژمارەیە ئەبەم هێمایە هێمای لە سەد دابەشیەکەین بە 2 وە کاتێکە واتە پاشماوەی یەکدانە دابەشکردن پاشماوەکەی ئەگەر سفر بێت ئەو ژمارەیە ژمارەیەکی جوتە ئێستا وتمە بۆم ریترن کەرەوەتە ئەگەر جوت بێڵێ ترووە زۆر بە سادەی print is even هەر لێرەیە بانگیش یەکەماتە بانگشتی فانکشنەکەمەکەم ئەڵم 4 ئەڵێ ترووە ئێستا بەجێ 4 ئەڵم حوت ئەو دەزانین کە ژمارەیەکی تاکە پەس ئەبێ پێمان بڵێ کە فالسە وە پێمان بڵێ کە فالسە ئادەی با سفردانین سفریش ئەڵێ ترووە فانکشنێکی تر فانکشنێکە نووسین کە بێت لە نێوان دوو دانە ژمارە گەورەکەمان بۆ دیاری بکات لە چاو لێرە بکەن دیسان و دیفاین ئەنووسم is rater پارامترەکانمان واتە ئینپوتەکانمان A و Bە ئێمە ئەمان هەبێ بزانین کە ئایا ژمارەی A لە B گەورەترێکە یانە هەرە نووسمەوە ریترنی وەکە کاتێکە A گەورەترە لە B واتە لە return true ئەگەر A لە B گەورەتر بێ مەشتێکی یاوە هەیە واتوانن مەرجیشی ڕستەی مەرجداری بۆ دابنێن بەڵام لە فانکشنە ئەو شتا تۆزە ئاسانترێکە پێویست ناکاکەوە بێن و لێرەیە بۆ شتێکی ئاواهی سادە فانکشنی بۆ دابین خۆی دێ چاوەکە بزانێ A چەندێکە B چەندێکە دێ ئاواهی بەم کردە هێمای گەورەترە چکولەترە دێت ماشایەکە بزانێک A لە B گەورەترێکە ئەگەر ئەمە تروو بوو پێمانەڵێ کە ریزالتەکەمان ترووە سێمانەیە بەکارهێنەریش بێ ژمارەکان دیاری بکە ئەڵێن A دیسان و ئینتەجر input ئێوە توانن بەجێ ئینتەجر فلۆتیشدا بنن هیچ ڕێگریەکی نییە لێرەیە the first number یەکەشمان integer input دیسانەوە ژمارەی دووهەم لێرە بنووسە ئەم جەدووە ئەو لە ریزالتە گۆڕاوێکدانم بە ناوی ریزالت بە واتای ئەنجام یان ئاکام is rater هەر هەمان A و B نووسین ئەم جاڵم ریزالتم بۆ پرینتوەکە هیچ چێکات بەرنامەکە با بزانین پرۆسەکەی چۆنە دێتە خوارەوە ئەما بینەوە دەی زۆر باش ئەمجا ئەمانەش ئەڵێ ئێ بەکارهێنەرە بێ و ژمارەکەم پێ بات دێ چاوی بە ریزالتەکەوێ ئەبینێ کە لێرەیە بانگی کراوە بانگیشتی ئەو فانکشنە کراوە دێ ئەم ئەیانە ئەخاتە جێگەی خۆی ئێمە ئەتوانین بۆ منە لێرەیە شتێکی تر بنووسین بەڵام ئەبێ ئا لێرەیە ئەم شتانەی کە لەم بەشی گۆڕاوانە نووسیمانە هەر لێرەیە بینووسین ئێستا هەر شتێکە لێرەیە بێ پێیوەستی ئەداتەوە بۆ ئەم پارامترانی کە لێرەیە ئەم جادێ ئەیان خاتە جێگەی ئەم A و B کە لێرەیە و ئەگەر تروو بێ پێمان ئەڵێ تروو ئەگەر تروو نەبێ پێمان ئەڵێ فالس ئەوڵ بەبێ پرینت چاوی لێ بکەین ئەستێ بۆ مناڵم ژمارەی A واتە گۆڕاوی A بە دەبێ ئەوەی تریان با 6 بێ ئەبینن کە هیچ نیشان نایە بۆ چونکە ئێمە تەنیا پێمان وتووە کە بزانە گەورەترێنە بەڵام پێمان نەوتووە کە وەرە وەڵامەکەمان پێ بڵێ ئێستێ کە پرینت لێ ئێم و ئەڵێم ریزالتم بۆ پرینتوەکە ئەم جارە ئەگەر من بڵێم A یەکەم کاتە 2 B یەکەمە کاتە 6 ئەمجا پێمان ئەڵێ کە ترووە جارێکی کە باڕانی بکەم بەڵام ئەم جارە بە A یەکەم بۆ نمونە 3 بێ B یەکەم بە 7 بێ ئەمجا ئەڵێ کە فالسە زۆر باشە هاوڕێیان پێم وابێت کە کاتی ئەم ڤیدیۆیە خەریکە زۆرە بێت با هەر لێرە بیوەستێنین لە ڤیدیۆکی ترا ئێمە کایەیەکی بچووکمانە بێت کەتیایە زیاتر کار بە فانکشنەکەین ئەم تەمرینانەی کە لێرە ئەم ڕاهێنانەی کە لێرە ئەنجاماندا زۆر سادە بوو و تەنیا ئەمانجم ئەوە بوو کە ئێوە بێن و بەگشتی پرۆسەکە فێر ببن چون زۆر جار کارخوازەکان فانکشن بەباشی تێناگەن بۆی سەریان لێ ئەشێوێ من تێوریەکەم هێنا لە ڤیدیۆیەکدا و لێرەشە تەنیا کۆدەکانم هێنا
کە ئێوە بێن و لی تێبگەن کە بزانن بەگشتی فانکشن ئەڵێ چی کە دێن و لەسەر فانکشن زیاتر کارەکەین بە دروستکردن یەکدانەکایە کایەکی زۆر سادەشە کە لە ڤیددیۆکەی ترا ئاماژەی پێەکەم و دەی لەسەرەکەم لێرە ئێمە لوپەکان لە لوپەکان کەڵە گۆرەگرین لە ڕستە مەرجدارەکان کەڵە گۆرەگرین و پێم وا بکە لەو کایەدا کە پێویستە خۆشتان دواتر لەسەری کار بکەن زۆر بە باشتر لێ تێەکەن چگە لەوە فانکشن چەندانە بەشی هەیە وەکو ئەستێرە ئارکس و دوودانە ئەستێرە KW ئارکس کە لە ڤیددیۆکانی ترایە یان چوزانم سکۆپ فانکشنز ئەم بابەتانەشمان هەیە یان فانکشنە نەناسراوەکانیان ئەنانیموسەکان ئەمانەش هەیە با زۆر سەتان لێ نەشێت بەگشتی ئەمەتان پێ بڵم کە فانکشن درێژەی هەیە کایەکە کۆتایی بەشی فانکشن نییە دیسانەوە دووە ئەوە ئێمە لەگەڵ فانکشنەکانە زیاتر کارەکەین و بەشە جیاوازەکانی تری لێناسین زۆر باشە هاوڕێیان دەستان خۆش بێ کە هەتایێرا لەگەڵم بوون هیوادارم کە بەباشی فێر بوو بێتن تئۆری فانکشن و بەگشتیەوەی کە فانکشن چییە و هیوادارم کە سەرکەوتوو بن ماندوو نەبن و کاتێکی خۆش